کۆبوونەوەکەی ئەمڕۆ بۆ ڕزگارکردنی تیاچوونی سەرمایه‌دارەکانی کوردستان لەلایەک و هەروەها پرۆژە گرنگە استراتیجیەکانی کوردستان لەلایەکی تر لە ماوەی ڕابردوودا زۆر هاوارمانە کرد بەهۆی قێرانی دارایی و حکومەت مەشغەڵەتەکانی بۆی چاکسازی لە کەرتی گشتیا ئێمە بیرچوو بوانێ خۆشبەختانە ئەمڕۆ نزیکەی 200 بڕیاری ئیمزا کرا ئەو بڕیارانە ڕاستە مەسەلەن بۆ مستەسمیرێک و بۆ بەرژەوەندی پرۆژەیەکە بەڵام دوجار ئەم پرۆژانە بە تایبەتی پرۆژە پیشەسازیەکان پرۆژە گەشت و گوزارەکان پرۆژە کشت و کاڵەکان ئەمانە سەرمایە نیشتمانین لەلایەکی تریشەوە ئەوشمان دەبیر نەچێت 300-400 کۆمپانیای باشی ئەم وڵاتە کە سەرمایە وڵاتان لە مایەپووچ بوون ڕزگار بوون و هەروەها ئەمڕۆ حکومەتی هەرێمی کوردستان بە جددی بڕیاریدا بە تەواوەتی دەستبەرداری نەوت و غاز بێت ئەو سەرکردایەتی کە ئێمە داوامانەکرد بێ سەرکردایەتی ئابووری کوردستان بکرێت ئەمڕۆ بڕیاری لێدرا بە خۆتەی ئیسtismاری خودی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بە هەمانگی لەگەڵ کەرتی تایبەت و بەرهێنەران و هەمووانەی لە کەرتی تایبەتان ئێمە لەمە دووە ئەو بەرنامەدانێ قەیرانی دارایی خۆی بۆ خۆی ئەتوانم بڵم 3-4 بەشە 3-4 پەکێجە ئەو پەکێجەی کە پەیوەندی بۆ بەرهێنەرانەوە هەبوو ناگاتە نزیکەی مانگێکی تر دۆخیوە بەرهێنان زۆر باش ئەچێتەوە پێشەوە پرۆژە ناتەواوەکان کە مستەسمیر وەستا بوون و دڵڕاوکیانە بۆ ئەمڕۆ هەمی کەوتەوە باری جێبەجێکردنەوە ئەو بەڵێنەمان لە حکومەت وەرگرت چیتر لەمە دووە هەموو کەس ناتوانێت سیارە بە ئاسانی لە خاڵە سوورەکان و داخڵکات و بەڵام بێرەشەوانە ڕقەمەکی لەسەر خەڵکگران وەک دکتۆر عیزەت باسی کرد ئەمڕۆ بڕیاری گرنگ درا بۆ ئەوەی ئابووری کوردستان ئەبێ خاوەنی هەبێت ئەبێ بەرهەمەکانی ئێمە چیتر بە بەرهەمی ئێرانی و دەرەکی و تورکی ئازیەت نەدرێن ئەبێ ئەمڕۆ لەمە دوای ئێمە احترامی پیشەساز و سەرمایه‌دارەکانی کوردستان بگیرن